سڵاو لە بینەرانی کەناڵی ڕۆشنایی. لەم ڤیدیۆیەدا باسی وێنەی ئەو پیاوە دەکەین کە لەسەر دراوی عێراقی 10,000 دیناریدا هەیە. ئەم پیاوە چێە؟ لەگەڵمان بن لە کەناڵی ڕۆشنایی دەزانیت. ئەبوو عەلی حەسەن کوڕی حەسەنی کوڕی هەیسەم ناسراو بە ئیبن هەیسەم فەیلسوف و زانای فیزیا و بیرکاری و پزیشکی زانستی و دەرونیە. لە ساڵی 1965 لە بەسڕا لەدایک بوو. لە نێوان ساڵانی 1938 هەتا 1940 لە شاری قاهیرە مردووە. چەندین بەرهەمی بە زمانی فارسی و عەرەبی نووسیوە. ئیبن هەیسەم لە شاری بەسڕا لەدایک بوو. زانستەکانی سەردەمی خۆی خوێندووە لە فەلسەفە و زانستەکانی سروشت و بیرکاری و پزیشکی. پاشان چوە بۆ میسر لە سەردەمی خەلیفەی فاتیمی الحاکم بیئەمریللا. ئیبن هەیسەم پرۆگرامی چاودێریکردن و خوێندنەوەی بەکاردەهێنا. ئەم زانایە لەسەر ڕووناچی لێکۆڵینەوەی کردووە، بە تایبەتی ئەو بەشەی کە ئەمڕۆ پێی دەڵێن ڕووناچی زانی هەندەسی البەسەریات الهەندەسیە، کە لە بەناوبانگترین کتێبەکانیدا کە بریتێلە کتاب المەناظر باسی لێوە کردووە. خاوەنی زیاتر لە 200 دانراوە کە 47 دانیان لە بیرکاری و سروشتزانیدا بووە. ئەوانی تری لە بوارە جۆراوجۆرەکانی زانستدا داناوە. کتێبە بە نرخەکانی ئیبن هەیسەم لە 7 بەرگە کتێبانە کە دەربارەی زانستی ڕووناچی نووسیوێتی لە کتێبی ڕووناچیەکان بوک ئۆف ئۆپتیکس کە لە نێوان ساڵانی 2011 تا 2021 نووسراوە. ئیبن هەیسەم خاوەنی چەندە کتێب و بەرهەمی جۆراوجۆرە، لەوانە پەرتووچی مەناظر، جوڵەی مانگ، گردوونی نمونەیی، چەند پەرتووچێک دەربارەی ئەندازیاری، جوانی هەسارەکان، مقالة في كيفية الأرصاد، مقالة في ضوء القمر، مقالة في قوس قزح والأهالة، مقالة في روية الكواكب، مقالة في الصمت، مقالة في الصورة الكسوف. گرنگترین مۆزوونەکانی ئەم زانایە لە بواری هاوێنەسازی و ڕووناچی زانیدا عالم البەسەریاتە کە لێکۆڵینەوەی کردووە لەسەر دیاردەی شکانەوەی ڕووناچی و گەڕانەوەی ڕووناچی لە ئاوێنەکانەوە، جات تەخت بنیان ئاوێنەی گۆی، چاڵ و قۆقس یان لولەیی بن، چۆنێتی دروستبوونی وێنەی تیایەندا. بۆچوونەکانی تا ئەمڕۆژ لە هەموو زانستەکاندا بەکاردێن، بە تایبەتی لە بواری فەلەکدا تەلسکۆپ و تەلسکۆبی ئاسمانی هابڵ و تەلسکۆبی ئاسمانی ئەوروپی بۆچوونەکانی ئەویان بەکاردهێناوە. كنت متأكدا، لقد أصبت في توقعي. أي توقع؟ أن الضوء يسير في خطوط مستقيمة، إنه لا ينتشر دون نظام في كل مكان، بل يسير في خط مستقيم من مصدره حتى يصل إلى الجسم الذي ينعكس عليه. أنت لا تراني الآن لأن عينك تصدر ضوءا يجعلك تراني كما يظن أكثر الناس، بل تراني لأنني أعكس الضوء الواقع علي. هذه هي العين، وهذا مجال رؤيتها، وهذا هو الجسم الذي ستراه، وهذا مصدر الضوء. إذا تغير الوسيط الذي ينقل الضوء فإن الخط المستقيم يتأثر، كأن ينتقل الضوء من الهواء إلى الماء، فترى الأشياء كأنها منكسرة، لأن انتقال الضوء عبر الماء يختلف عن انتقاله عبر الهواء، فكثافتهما مختلفة. هل فهمتما؟ هل لهذا علاقة بموضوع القمر الذي حدثتني عنه ونحن أطفال؟ بالطبع يا براء، القمر ليس مضيئا، القمر يعكس أشعة الشمس فنراه هكذا. حقا أنت مدهش يا ابن الهيثم. کۆتاییدا لایک و سەبسکرایبی کەناڵی ڕۆشنایی بکەن بۆ ئەوەی بابەتی سەرنجڕاکێشتر ببینن.